لنێو دەستنێ دەست خێرا لە ڕیزی پێشڕەوی خێرا بەعەزم و ویستی خواویستی بەسەر سەد کۆسپ و هەڵدێرە بڕۆین بە عەزم و جەزموتین بەزات و ویستی وەک شێرە هەتا سایەی خلافەت دێ بە دووی بروسکی شمشێرە سایەی حکمێکی قورئانە ئامانجی مسلمانە ئەوی ئاشنا بەڕێمانە چ پێویستی بە سەلمانە خوێن و ئارەق و فرمێسک هەرسێ بوونە نیشانە لە هەرسێکی ڕووبارماندا بۆ ئەم کاروانی ئیمانە لەنێو دەستنێ دەست خێرا لە ڕیزی پێشڕەوی خێرا بەعەزم و ویستی خواویستی بەسەر سەد کۆسپ و هەڵدێرە بڕۆین بە عەزم و جەزموتین بەزات و ویستی وەک شێرە هەتا سایەی خلافەت دێ بە دووی بروسکی شمشێرە گەلەم ڕۆکە تاساوە گومڕایە و حەپەساوە چون داعی و مەلاوزانە هەموو سەرگەرمی پاساوە بەڵام دوژمن دەزانێ چێ مجاهیدە و نەترساوە ئەوی جانی لەسەر دەستە و بێباک لە ڕووی ئەوەستاوە لەنێو دەستنێ دەست خێرا لە ڕیزی پێشڕەوی خێرا بەعەزم و ویستی خواویستی بەسەر سەد کۆسپ و هەڵدێرە بڕۆین بە عەزم و جەزموتین بەزات و ویستی وەک شێرە هەتا سایەی خلافەت دێ بە دووی بروسکی شمشێرە ئەوی مافی لە سەرمانە وا لە ڕیزی شەهیدانە یا دەست و پێ لە زنجیرێ لە ژووری تاری زیندانە یا سەر بەرزەکەی سەنگەر کەوا پێشنگی کاروانە هەزار خۆزگەم بە بەشداری ئەم کاروانی ئیمانە لەنێو دەستنێ دەست خێرا لە ڕیزی پێشڕەوی خێرا بەعەزم و ویستی خواویستی بەسەر سەد کۆسپ و هەڵدێرە بڕۆین بە عەزم و جەزموتین بەزات و ویستی وەک شێرە هەتا سایەی خلافەت دێ بە دووی بروسکی شمشێرە. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی